بەڕێگەوەین بۆ ئەو گۆڕستانەی مردوانی ڤایرۆسی کۆرۆنای تێدا بە خاک دەستپێردرێت ئەوانەی بە پەتاکە گیان لە دەست دەدەن دەخرێنە یەکێک لەم گۆڕانەوە. ئەمە یەکێک لەو گۆڕانەیە کە ئێستا هەڵکەندراوە بە شێوەیەکی ڕێکوپێک و بە شێوەیەک کە چەند مردوویەکی ئاسایی دەنێژرێ بە خاک دەستپێدرێ گۆڕەکە هەڵکەندراوە بەڵام ئەوەی کە جیاوازی هەیە تەنها ئەوەیە کە گۆڕەکە قوڵترێت لە گۆڕێکی ئاسایی کە خەڵک بە شێوەیەکی ئاسایی دەمرێت واتەوانەی کە بە پەتای ڤایرۆسی کۆرۆنا گیان لە دەستدەدەن تەنها جیاوازەکەی ئەوە کە گۆڕەکەیان قوڵتر هەڵەکەندرێ وەکوتر شێوازی ناشنەکەی و هەروەها گۆڕەکەی وەکو مردوویەکی ئاسایی لێرە بە خاک دەستپێدرێ. دیارە ئەمە یەکێک لەو گۆڕانەیە کە ئێستا ئامادە کراوە بۆ ئەوەی کە ئەگەر حاڵەتێکی تر هەبوو و کەمێک بەر لە ئێساش من پێم ڕاگەندرا کە حاڵەتێکی تر لە نەخۆشخانەی شەید ئاسۆ هاوڵاتیەکە گیانی دەستداوە دیارە دەهێنرێ بڕیاروایە لێرەدا بە خاک بسپێردرێت. حاجی عەبدوڵڵا سەرپەرشتیاری تیمی بە خاک سپاردنی قوربانیانی پەتای کۆرۆنایە. کاتێک یەکێک لە توشبەکان لە نەخۆشخانە گیان لە دەست دەدات ئەم پیاوە یەکەم کەس دەبێت کە ئاگادار دەکرێتەوە و سەرپەرشتی مەراسیمی ناشتنی تەرمەکە دەکات. باز لە ڕێشوێنەکانی ناشتنی تەرمێک دەکات کاتێک بە کۆرۆنا گیان لە دەست دەدات. لیژنێکی تایبەتە لیژنە تایبەتکە لە مامۆسایەکی ئاینی سڵاو ڕێزم بۆ هەیە لە بەڕێوەبەراتی ئاسایشی سلێمانی لە بەڕێوەبەراتی بەرگری شارستانی لە سەرۆکایەتی شارەوانی بە ئەمبوڵانسێکی تایبەت تیمێکی ڕاهێنراو لە بەڕێوەبەراتی شارستانی سلێمانی هەڵدەچن بە تەعقیمکردنی جەنازەکە کیسی تایبەتمان بۆ دروست کردو کە تایبەتە بەبوونی ئەو حاڵەتانی کە نەکو بڵێم حاڵەتێکی بەس ڤایرۆسی کۆرۆنا هەر حاڵەتێکی ڤایرۆساتی یان هەر حاڵەتێکی تریش کە ئەگەر لە ڕابردووشدا هەبوویان لە داهاتوودا هەبێ ئێمە دەخێننا ئەو نایلۆنە تایبەتەوە لە ناو لاین و تایبەتەکە ئەوە یەکی لە حاڵەتەکان کە بەڕۆڕمان بۆ لە یەکەم ڕۆژی ئێمە چارەسەرمان کرد حاڵەتی لایەنە شەرعەکەی بۆ لەگەڵ لیژنەی فتوای هەرێمی کوردستاندا لەسەرەوە ڕێکەوتین کە ئەمانە ئینشاڵڵا پشت بەخوای پەروەردگار پلەی بەرزی شەهادەتیان شەهیدیان هەیە بۆیە نە ئەشوەرێ نەکەتن دەکرێن بەڵام ئەوەی کە زۆر زەرورە و لە دینی ئیسلامە بریتە لە نوێشکردن بریتێ لە بەخاک سپاردنی هەردووکی بەو شێوەیە کە دینی ئیسلام بەرنامەی ئیسلام بەرنامەی بۆ داناوە. دکتۆر محەممەد عەبدوڵڵا بەرپرسی لیژنەی فتوایە لە سلێمانی ئەندامی ئەو تیمەشە کە تایبەت کراوە بە خاکسپاردنی قوربانیانی ڤایرۆسی کۆرۆنا. تیمەکەیان لە تەندروستی و ئەوقاف و ئاسایش و شارەوانی و بەرگری شارستانی پێکهاتووە. مامۆستا محەممەد دەڵێت ئەوانەی بە کۆرۆنا گیان لە دەست دەدەن وەکو مردووی ئاسایی ناشۆردرێن و هەروەها کفنیش ناکرێن بەڵکو لە کیس و نایلۆنی تایبەتدا هەڵدەگیرێن. ئەم ڕێشوێنە لە ڕووی شەرعیشەوە هیچ گرفتێکی نییە و هەر ئاواش بە خاک دەستپێردرێن. دواتریش بە ئامادەبوونی بەشێک لە کەسوکاری مردووەکە نوێژی مردووی لەسەر دەکرێت. لەبەرەوەی کە لە ڕووی طبیەوەتیان زەرەری هەیە بۆ کۆمەڵگا و هەلوها لەوانێت چەندین کەسی تر لە دوای مردنیشی توشکە بە پێویستمان زانی لیژنێکی تایبەت هەڵسێ بە شاردنەوەی ئەم جەنازانە و ناشتنی ئەم مردوانە هیچ جیاوازێکی نییە لەگەڵ ناشتنی مردوویەکی تری ئاساییە تەنها ئەوە نەبێ لە ڕووی شواردنەوانێ شواردنی ئەم شێوازێکی تری دوورەوە ئاشوارێ لەبەرەوەی چونکە نزیکبوون لە جەنازەکە خۆی بۆ خۆی ئەڵێن هەڵگری داوانێ ڤایرۆسەکە بوازێتەوە و کفنکردن و بۆ شوات کفنی نییە لەخینە ناو تورەکەیکی تابێت یا کیسەیەکی تابێت کە دوراوە تابێت کراوە بۆ نەخۆشیەوە و دواتریش قبلەکەی تەنها ئەوەندەیە قوڵە 2 مەتر و 70 سانتیم بۆ 3 مەتر قوڵی دەکەین ئەگینە لە ناو قبلەکە هەر گۆڕیچەوە هەموو شتێکی تەرتیبەکەین بۆی و هەروە سەریشی ئەدەنێنەوە کوچمان قبلی ئاسایی سەری نراوەتەوە و هەروە کێریشی بۆ دەکرێت و نوێژی لەسەر کە کوچۆ هەنجەرازێکی تر نوێژی لەسەر کراوە. ئەمە بەڕاستی کاراسانیکردنە بۆ هاوڵاتیان بۆ کەسی خاوەن مردووەکە یەکەم ئەو خەرجی کە لەوانەیە زۆر جاتیەکی لە گۆڕ هەڵکردن ئەوانە ئەم خەرجیە وەرناگیرێت لە هیچ کەسێ لەو کەسانە. لە تۆڕە کۆمەڵاتیەکان دەنگۆی ئەوە بڵاوکرایەوە حکومەت لە بەرامبەر ڕێوڕسمی بە خاکسپاردنی تەرمی مردووان بڕی $300 لە خانەوادەکانیان وەردەگرن بەڵام جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕەدی دەکاتەوە لە سلێمانی ئەم پارەی وەرگیرابێت و دەڵێت ڕەنگە لە شاری دیکە پارە وەرگیرابێت. لەگەڵ ڕێزماوە لە هەر شوێنە بڵاو بێتەوە ئەوە هیچ پەیوەندێکی بە بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانیەوە نییە احتیمالە لە بەڕێوەبەراتی شارەکانی تر بێ نەخێرێ وەکو بەڕێوەبەراتی شاری بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی هەرچی مەسروفات و هەرچۆ خەرجیەک هەر لە دابینکردنی نایلۆنەکە و هەتا هەڵکردنی قەبرەکە و هێنانی حەفارە و کڕینی بلۆک و کڕینی کاشی و هەموو پێداویستەکانی خۆمان دابیمان کردو. ئاماری ئەو کەسانەی بە ڤایرۆسی کۆرۆنا گیان لە دەست دەدەن و لەم گۆڕستانە بە خاک سپێردراون لە سلێمانی 12 کەسە
گۆڕەکانیان بە تەنیژیەکەوە بۆ هەڵکەندراوە. ئێرە دوامەنزڵی ئەو کەسانەیە کە تا چەند ڕۆژێک بەر لە ئێستا بە ساخی لە نێو خەڵکدا بوون، بەڵام دوای چەند ڕۆژێکی کەممانەوەیان لە نەخۆشخانە بە پەتای کۆرۆنا گیانیان لەدەستداوە. ئێستا لەژێر 2 مەتر گڵدان و ئەو شوێنە چۆڵا بۆ تەماڵی هەمیشەییان. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.